من وەکو پەیکەرسازێکی کورد کە خۆم بە مڵکی گەلی کورد دەزانم لەو هەڵوێستەمەوە دەمەوێت خۆم پارێزم و تەواوی ڕێنمایەکانی خۆپاراستن و تەندروستی بەجێ بێنم. لەم ڤایرۆسە نەگریسەی سەرانسەری جیهانی گرتوتەوە باشترین دەوا و ڕێگە مانەوەمانە لە ماڵەوە و لە ئێستادا. هیوای لەشساغی و باشی بۆ هەموو لایەگە خوازم. هیوادارم لە داهاتووی نزیکدا کۆتایی پێبێت و شاد و شکر بینەوە بەیەکە و باوەشی خۆشی و خۆشەویستی بۆ بکەینەوە. یارم داوە لە ماڵی خۆمدا دابنیشم لەگەڵ ئەندامانی خێزانەکەماندا تاکو بتوانین ئەو ڕەوشەنا لەبارەی کە بەهۆی دەردێکی کوشتندەی ڤایرۆسی کۆرۆناوە ڕووی لە کوردستان و وڵاتەکەمان کردووە تێ بپەڕێنین. هاوڵاتیانی خۆشەویستم، هاو نیشتیمانیانی دڵسۆزم، بۆ تەنیا بەسەربردننی کاتێکی کەم و چوونە دەرەوەمان لە ماڵەکانماندا ناکرێت ئەو دەردەکوشندەیە بڵاوکەینەوە بێنین ناو خێزانەکانمان. داوام لە بەڕێستان وایە لەم نەورۆزەدا و لەم ساڵی تازەدا هەمواندان بە خۆدا بگرین و جیاوازتر لە ساڵانی ڕابردوو نەچینە دەرەوە و ئەم یادە و ئەم ساڵی لە ماڵەکانی خۆماندا پیرۆزکەین. بەو هیوایی بتوانین هەمووان بە گوێی وەزارەتی تەندروستی بکەین و لە ئایندەیەکی نزیکدا ئەم ڕەوشەنا لەباری کە ڕووی لە هەرێمی کوردستان و جیهان کردووە تێی بپەڕێنین. هیوام وایە سەرکەوت و سەرفراز و دڵخۆش و دڵشاد بوون بە نەچوونە دەرەوەتان لە ماڵەکاندا دەتوانین درێژە بە ژیانێکی خۆش و ئایندەیەکی ڕوون و ڕووناکتر بدەین. سڵتان لەبێت ئازیزانم، ئەم کاتتان باش، هیوادارم هەمووتان تەندروست باش بن. ئازیزانم تکایە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و ماڵەکانتان بمێنەوە تاوەکو گیانی خۆت و ئازیزان بە پارێزرایی بمێنێتەوە. شکارم فۆتۆگرافەرم، بەشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا بەوێ ئازی شادەبمەوە کە تایبەتم کردووە بە پشتگیری و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. تکایە هەتا بۆتانەکرێت لە ماڵەکان بهێنە دەرەوە، چونکە ترسناکی ئەم ڤایرۆسە لەوایە کە زۆر بە خێرایی بڵاوێتەوە. لێرەوە جێی خۆیەتی دەستخۆشی تەواو لە ستافی پزیشکان و پەرستاران و نەخۆشخانەکان و سەرجەم ستافی حکومەت و ئەنجومەنە خۆزیەکان و پارێزگارە بەڕێزەکان بکەین کە زۆر ماندوون لە پێناو ئارامی و حەوانەوە و ئاسایش و تەندروستی ئەمە.